لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێش نۆڕۆ ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 36/2019 بەم شێوەیە بێت. یەکەم درێژکردنەوەی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە پێی بڕگەی چوارەم لە مادەی 7 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە پێی بڕگەی چوارەم لە مادەی 7 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 15 ڕۆژ درێژ بکرێتەوە بە مەبەستی ڕایکردنی ئەو ئەرکانەی کە پێویست بوو لە خولی گرێدانی لە وەرزی گرێدانی یەکەمدا تەواو بکرێن. ئەوەی ڕەزامەندە لە سەرداوای سەرۆکی پەرلەمان کە 15 ڕۆژ خولی بەهارە درێژ بکرێتەوە بە مەبەستی ڕایکردنی ئەو ئەرکانەی کە پێویستە ئەنجامیان بدەین تکایە دەست بەرزکاتەوە. دەنگدانە نقطە نظام وەرناگیرێ. زۆر سپاس. ئەندامانی بەڕێزی پەرلەمان 84 پەرلەمان ڕەزامەندە کە وەرزی گرێدانی یەکەم ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 15 ڕۆژ درێژ بکرێتەوە. بەم جۆرە کۆتایی بە دانیشتنەکەمان دێنین. زۆر سپاس.